دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە ئەم دیدارەیان ڕێخستووە. بەڕاستی کاتیەتی زۆر جار باسی ئەولەوێتی حکوومەتمان کردووە، باسی فراوانکردنی سەرچاوەی داهات و زیادکردنی هەلی کارمان کردووە. بابەتەکەی کە ئەمڕۆ ئێمەی کۆ کردوێتەوە هەموو ئەو هەدەفانە دەپێکێت. زۆر شت و بابەت هەن لە کوردستان کە مشتومڕی گەرم و گەرما و گەرمیان لەسەر دەکرێت، کە تێڕوانینی جیاوازیان لەسەر دەگوترێت. بەڵام پێم وایە کەم شت یەکمان دەخاتەوە وەکو حەقیقەتی جوانی سروشتی کوردستان. لە چیای هەڵگوردەوە بۆ پیرەمەگرون تا بەمۆ، لە ئاوی دوکان تا دهۆک و دەربەندی خان، لە قەڵاو و منارەی هەولێر تا ئەشکەوتی شانەدەر، بۆ سەرچنار و باخی گشتی و قەڵای شێروانە، لە ڕووباری ئەڵوەن تا سەرچاوەی زەڵم، زەی بچووک و ڕووباری سیروان، لە گەلی عەلی بەگ و بێخاڵ تا بافڵی چەمیڕێزان و ئەحمەداوە. کوردستان پڕە لە شوێنی جوانی سروشتی کە دەکرێ ببنە گەورەترین سەرچاوە بۆ هاتنی گەشتیار. گەشتیاری خۆماڵی، گەشتیاری عێراقی، هی ناوچەی و هی جیهانیش. دەستخۆشی لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار دەکەم، بە تایبەت کە بە بەردەستێکی کەم توانی ویانە ئەم شوێنە جوان و مێژویانە بپارێزن. بەڵام گەشەپێدانی کەرتی گەشت و گوزار بە تەنها بە حکوومەت ناکرێ، بەڵکو بە هەمەهەنگی لەگەڵ کەرتی تایبەت دەکرێت. ئەرکی سەرشانی ئێمە لە حکوومەت ئەوەیە هاوکاریان بین، نەک ڕێگریان بین. زیادکردنی ژمارەی گەشتیار بۆ کوردستان و زیادکردنی داهات لە کەرتی گەشت و گوزارەوە گرنگە، بەڵام گرنگتر لەوە زیادکردنی هەلی کارە. ئەمڕۆ ئێمە ڕوبەڕووی ڕاستیەک بووینەتەوە کە ئەو زمانەی کە حکوومەت لە کەرتی گشتی بە لێشا و خەڵکی دادەمەزراند بەبێ ڕەچاوکردنی پێویستی تەواو بووە، ڕۆیشت. و تا حکوومەتەکەمان وا گەورە بێت باوەڕ ناکەم واز و ئەو دەرگایە بکرێتەوە. ئەم قسەیە ئەگەر بە تەنها وەری بگرین لەوانەیە ببێتە جێی ناڕەزایی و نیگەرانی ئەو بەڕێزانەی کە ئەمڕۆ بە دوای هەلی کاردا دەگەڕێن. بۆیە ئەرکی سەرشانمانە کە لەگەڵ باشترکردنی دۆخی ئابووری هەرێم کە بە هەموو پێوەرێکەوە بە بەراورد لەگەڵ 2015 و 16 بەرەو باشی دەڕوات و باشتریش دەبێت. ئەرکی سەرشانمان ئەوەیە بە گرنگیدان بە کەرتەکانی پیشەسازی، کشت و کاڵ و گەشت و گوزار زۆرترین هەلی کار لە کەرتی تایبەت بڕەخسێنرێت بۆ ئەوانەی ئەمڕۆ بێکارن و دەرچووی زانکۆ و پەیمانگەکانن. لەم ڕۆژانەی ڕابردوو گفتوگۆیەکم هەبوو لەگەڵ چەند خوێنکارێکی خوێنگەرم لەسەر وتەیەکم کە بریتی بوو لە ئامۆژگاری کە ئەگەر لەبەر هەر هۆکارێک بێت هەلێکی کار نەڕەخسا بۆ ئەو خوێنکارە لە مەجالەکەی کە خوێندوویەتی ئاساییە و عیبیش نییە بە دوای دەرفەتێکی تر بگەڕێ لە مەجالێکا کە پەیوەندی نەبێ بە بڕوانامەکەی یان ئەوەی کە ئەی خوێنێت. کەلعادە بوو بە هەرا. قوباد ئەڵێ شەهادەکەمان بێ قیمەتە. قوباد باخ بۆ خۆی بچێ لە چێشتخانەیەک یان لە ئوتێلێک کار بکە. قوباد واو، قوباد واو. حتا لەبەرەوەی کە مەسیجەکەشم بە تەلەفۆن ناردبوو هەندێ هەڵەی ڕێزمانی تیا بوو، ئەوەشیان کرد بە مەوزوع. ئاساییە، خوێنگەرمن و لە ئایندەی خۆیان دەترسن، بۆیە ئەو حەقەیانە دەمێ. بەڵام مەبەستم ئەوە نەبوو بڵێم شەهادەکەیان بێ سوودە بە پێچەوانەوە. بەڕای من شەهادە لە کاتێک بە سوودە کە خەڵکانێک ئەزموونی ژیانیشان هەبێت، ئەزموونی کاری سەختیشان هەبێت، ئامادە ببێت کارێ بکە کە لەوانەیە لە خواروی تموحی ئەو کەسە بێ تاکو لە بازارێکی پڕ کێبڕکێ بیسەلمێنێت کە ئەو کەسە تەنها شەهادە نییە، بەڵکو ماندوونە ناسیشە، بەڵکو شەرم لە ئیش ناکە، بەڵکو شانازی بە کارکردن دەکا و بەبێ ئەوەی هەست بکە کە هەر لەبەرەوەی کە شەهادەیەکی هەیە دەبێت شوێنێکی هەبێ لە هەلی کار. ئەمە کرۆکی قسەکانم بوو. من بە شەو ڕۆژێک نەگەیشتم بەم پۆستە، چەندین قۆناغم بڕی، قۆناغی سەخت و تاقیکردنەوەی سەختیش. و ئەگەر سبەینش لەم پۆستە نەمام بای ئەوەندە تەجروبەم لە ژیان و کاری جیاواز هەیە کە بتوانم لە شوێنێک خۆم جێگیر بکەم.
هەرگیز نە لە مەسئولیت ترساوم نەوام زانیوە ئیشێک لە خواروی ئاستی منە، هیچ ئیشێک کە یاسایی بێت عیب نییە. من تێئەگەم بۆ هەندێک کەس ئەم قسانەی منیان بەدڵ نەبوو و تێشەگەم بۆ هەندێک لایانی سیاسی بیانەوێ ئەم قسانەی من بخۆزنەوە بۆ خۆشکردنی ئاگرێک لە پێش هەڵبژاردن، بەڵام لە ناخی دڵیانەوە ئەزانن کە قسەکەی من هەر چەندە ڕەقە بەڵام حەقە. بۆیە دەستخۆشی لەوە بەرهێنەرێکی نمونەیی وەکو کاک فاروقی مەلا مستەفا دەکەم و چەندەها بەڕێزی تریش کە ئەمڕۆ لێرن کە سەرباری قەیرانەکان شانیان داوەتە بەری، بەردەوامن لە کارەکانیان، بەردەوامن لە دامەزراندنی گەنجەکانی شارەکانمان و کەمکردنەوەی ئەو فشارەی کە لەسەر حکوومەت هەیە بۆ دامەزراندن، بەردەوامن لە کارە نمونەیەکانیان. هیوادارم لەم دیدارە بتوانین نەخشە ڕێگایەکی تێر و تەسەل دابڕێژین بۆ گەشەپێدانی ناوچەیەکی گەشتیاری کوردستان کە دوکانە، کە پڕە لە گەنجی تامەزرۆ کە هیوادارم لەگەڵ گەنجەکانی دەوروبەر ببنە بڕبڕی پشتی هێزی کاری ئەم ناوچەیە و بە باوەشێکی گەرمەوە ئامادە بن پێشوازی لەو ملیۆنەها گەشتیارە بکەن کە لە ساڵانی داهاتوو ڕوو لەم ناوچە و ناوچە گەشتیارەکانی تری کوردستان دەکەن. بۆیە هەرچێک بکەین لە پێناوی گەشەپێدانی کەرتی گەشت و گوزار کەمە، هەرچە هاوکاریەک دەکەین لە پێناوی زیادکردن و ڕێخستنەوەی شوێنە گەشتیاریەکانمان بە شوێنەواریەکانمانەوە کەمە، چونکە لە نەتیجە بە گەیشتن بە ئەم ئامانجە ئامانجێکی گەورە و خەونێکی گەورەی گەنجەکانیشمان دێتە دی کە زامنکردنی ئایندەیانە و دۆزینەوەی هەلی کارە بۆیان کە دەکرێت ببێتە مای دابینکردنی خۆشگوزەرانی بۆ خۆیان و بۆ گەشتیاریەکان. گەشت و گوزاریەکی بەهێز ئابووری کوردستان بەهێز دەکاتەوە، ئابووریەکی بەهێز کوردستان بەهێز دەکاتەوە. بۆیە با پێکەوە کوردستان بەهێز بکەینەوە، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.